لە یادی 34 ساڵەی ئەنفالە کۆمەڵێ داوامان هەیە لە دەوڵەتی عێراق و ئەو لایەنانەی کە جیهەتی معنین. سەرەکیترین داوای ئێمە جێبەجێکردنی یاسای محکەمەی ئیتیحادیە سەبارەت بە ناساندنی کۆمەڵکوژی ئەنفال بە جینۆساید کە بەداخەوە ئەو بڕیارە تاکو ئێستا تەفعیل نەکراوە. وهروەها داواکەین بە زووترین کات حکوومەتی عێراق کاری جدی بکا بۆ گەڕانەوەی ڕووفاتی ئەنفالکراوەکانمان. وهروەها ئەوانەی کە داواکراون لە محکەمەی ئیتیحادی لەسەر دۆسیەی ئەنفال دەستگیر بکرێن و بگەن بە سزای خۆیان. جگە لەوەش داواکەین گرتوخانەی نوگرە سەلمان پارێزگاری لەسەر بکرێ و بکرێ بە ئاسەوارێکی مێژوویی وەکو ڕەمزێک بۆ مەزلومێتی گەلەکەمان. ئێمە لە گەرمیان و هاتوین، ئێمە دەیەک بووین 103 کەس لە ئازیزان و کەسەکانمان بەری شاڵاوی ئەنفال کەوتووە. لەوانە باوکم کە خاوەنی ئەم قورعانە بوو، ئەو قورعانە کە لە 7 ساڵیەوە لەگەڵیا بوو مەلا بوو لە نوگرە سەلمان ئەلەم شوێنەیە گیانی سپار وەبێ نان و وەبێ ئاو. ساڵی 1970 لە گوندی کانیماران بووین لە مەرنەحەی سەرقڵە. بریای نەقۆرەت و 3 ڕۆژ لە قۆرەت و بین لە قۆرەت و هەڵمانیانە دەبست. 3 ڕۆژ لە دەبستین، دوای 3 ڕۆژەکە ئیتر لە دەبستن و پیایان جیا کردەوە، گەنجیان جیا کردەوە، ئەختیاریان جیا کردەوە. ئێمەیان بۆ حەویجە 3 مانگ و نیم لە حەویجە بین. هەرچی ئەختیار هەیە هاوردیان لێرە خڕیان کردو بۆیرە. ئیتر دوای 3 مانگەکە ناونووسین ها وتیان بارتانەگەین. ئیتر پێش ئێمە 3 قافڵیان بر سیارە لە ناکە ها و سارەی مەقەپەتە بریا. ئیتر گەورەکە وتی خۆشی مەکەن بۆ بەربوون نییە ئەم سیارە مەقەپەتانت بۆجێ خەتەرە بوو. ئیسا هاتمە تایرە وازانم ئەو دەقەتانێ. ئیسەیش چاوەڕوانم حکوومەت یعنی قەت لە ژیانێ داوام لە حکوومەت نەکردا. هین وا هەیە بەسی سا خۆی حەقێتی باسی بکەی. ڕۆژێ سزنی نەکێشا زیندانیە سەنێ. ئێمە لێرە ئەمە ژیانێکۆمانە زیندانیان ناسەنی. عەرزێکیان بۆمان دیاری کرد ڕقەمێکە و هیتر نە ئەوێری دەستی بۆ